یک دقیقه دەست پێکەن کاکە بەڕێزان بەخێر بێن بۆ ڕاگەاندنی راپۆرتی 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2023 لە دەستپێکە زۆر سپاس بۆ دەستەی مافی مرۆڤ بە تایبەتی دکتۆرە مونا سەرۆکی دەستەی مافی مرۆڤ و هەروەها بەڕێوەبەری گشتی دیوان و کارمەندەکانی بە حقیقەت ئەمڕۆ ئەم راپۆرتەیەمان ئاراستەی دەستەی مافی مرۆڤ کرد کە خۆتان دەزانین ئێستا پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستاندا پەکراوە و نەماوە بۆیە تاکە شوێن کە ئەمە بتوانین ئەم راپۆرتیان کە پێشکەش بکەین کە بە مەرجەعی خۆمانی بزانین کە دەستەی مافی مرۆڤە بۆیە ئەمە راپۆرتەکەمان ئاراستەی دکتۆرە مونا کرد و دکتۆرە موناش بەڵێنی پێدەین کە بەدوادا چوون لەسەر ئەم راپۆرتە بکاتن بە تایبەتی ئەم ساڵ بەداخەوە ڕێژەی دەرکردنی ڕۆژنامەنووس لە دەستگایەکانی جیاجیەکان بە ڕێژەیەکی زۆر دەرکراون بۆیە ئەوان لە هەوڵی ئەوەدان کە ئینشاءالله لە داهاتووی نزیکدا بەدوادا چوون لەسەر ئەم کێسە بکەن. بەڕێزان خۆشەویستان، ئێستا من دەمەوێت راپۆرتی 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2023 ڕابگەێنم بە پێی داتایەکانی ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گشتەپێدان کە ڕێکخراوێکی ناحوکمی داکۆچیکارە لە مافی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان و کار لەسەر بوارەکانی گەشەپێدان دەکات. تا دێت بەداخەوە پێشەرکاریەکان لە هەرێمی کوردستان بە شێوێکی دراماتیکی ڕوو لە زیادبوونە، بە شێوەیەک ئازادی کاری ڕۆژنامەوانی خستۆتە بەردەم پرسیارەوە. لە کاتێکدا ئێمە هیوامان دەخواست کە بەرپرسانی هەرێمی کوردستان کە ڕێز لە یاسا و مافەڕەوەکانی ڕۆژنامەنووسان بگرن لە کاتی ڕۆماڵ و گواستنەوەی هەواڵەکاندا و پەنجە خستنە سەر کەم و کوڕیەکان بە مەبەستی چارەسەرکردنیان، هەروەها گەیاندنی پەیامی هاوڵاتیان لە کاتی مەرگەساتی ژیان و چیرۆک و ڕووداوە نەخوازراوەکان. بەڵام بەداخەوە دەبینین ڕۆژانە لە هەرێمی کوردستان پێشەلکاری زەق و ئاشکرا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت لە ڕێگەی دەستگیرکردن و چاوسورکردنەوە و مافەکانیان پێشێل دەکرێت، وەک ئەوەی لە ماوەی 6 مانگی ڕابردوو کە لامان تۆمار کراوە. بەداخەوە 25 ڕۆژنامەنووس و میدیاکار بەهۆی ئادیای سیاسی و میزاجی شەخسی لەلایەن بەڕێوەبەر و سەرپەرشتیاری کەناڵەکان نانبڕ کراون بەبێ ئەوەی حکومەت و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و پەرلەمانی کوردستان یاسایەشی تایبەتی هەبێت بۆ بەرگریکردن لە قوت و نانی ئەو میدیاکارانە یان بیمەی کۆمەڵاتیان بۆ دەستەبەر بکرێت کە ئەرچی سەرەکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیە. جێگەی داخە ڕۆژنامەنووس دەکەوێتە بەر شەپۆلی بیری تاکە کەسی و نانبر دەکرێت لە کاتێکدا موچەکەی داهاتی خانەوادەکە و کەسیش دوای دەرکردنی لە دەستگایەکە بەرپرسیارەتی هەڵناگرێت لا نەپەیوەندیدارەکان نانە سەرهێڵ و بۆ بەرگریکردن لە ماف و ژێوی ژیانی ڕۆژنامەنووسان. جگە لەو هەموو پێشێلکاریانەش ڕۆژانە ڕۆژنامەنووسان کەل و پەلی پێداویستەکانیان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بە بیانووی جیاوازەوە لێزەوە دەکرێت یان دەشکێندرێت. ئەمەش زەنگەکی مەترسیدارە لەسەر کاری میدیایی لە هەرێمی کوردستان. بەڕێزان، بەشێک لەو داتایانی کە لە ڕێکخراوەکەماندا تۆمار کراون بەم شێوەیە. 49 حاڵەت لە ماوەی 6 مانگی ڕابردوو تۆمار کراون لە دژی 99 ڕۆژنامەنووس و میدیاکار. 6 حاڵەت دەستگیرکردن هەبووە، 2 حاڵەتی سکاڵا تۆمارکردن لە دژی ڕۆژنامەنووسان هەبووە، ڕێگانەدان بە ڕووماڵکردن 90 حاڵەت هەبووە، 38 حاڵەت ڕێگریکردن لە ڕۆژنامەنووسان، شکاردنی کەلوپەلی ڕۆژنامەنووس و دەست بە سەداگرتنی 8 حاڵەت هەبووە کە بەرامبەر بە 16 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. هێرش و سوکاتیکردن 7 حاڵەت هەبووە کە بەرامبەر 14 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. هەروەها 7 ڕۆژنامەنووس هێرشیان کراوەتە سەریان و لێیان درراوە. کۆی پێشلکاریەکان 49 حاڵەت بووە بەرامبەر 114 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. ئەم 6 مانگا 25 ڕۆژنامەنووس و میدیاکار لەلایەن خاوەن دەستگاکانەوە بەبێ هیچ هۆکارێک لە کاریەکان دەکراون. 2 دەستگای ڕاگەیاندن هێرشی ئەلکترۆنیان کراوەتە سەرێ. بۆ زانەری بەڕێستان ئەم ساڵ 3 میدیاکار جانیان لەدەست داوە. پێشەلکاریەکانیش بەم شێوەیە کە بەپێی زیاتر ڕێژەی پێشەلکاری لە پارێزگاکان هەرێمی کوردستان بەم شێوەیە تۆمار کراوە. پارێزگای دهۆک کە زۆرترین پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە 25 حاڵەت پێشەلکاریە ئەنجام درراوە. دووەم شاری هەولێر دێکا 16 حاڵەتی پێشەلکاری و بە سێمیشیان
شاری هەڵەبجە بەداخەوە کە 5 حاڵەت پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کراوە کەمتری ڕێژش کە تۆمار کراوە لە پارێزگای سلێمانی بووە کە دەتوانین بڵێن ئارامترین شار بووە کە و 6 مانجی ڕابردووکە لە شاری سلێمانی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کراوە 4 حاڵەت بووە بەڕێزان ئەوە کۆی گشتی پێشێلکاریەکانی ئەو 6 مانگە بوو. سپاس بۆ کەوتە. بەڵێ ئێمە سەرباری دەستەی مافی مرۆڤ کە ئەمڕۆ بە فەرمی راپۆرتەکەمان ئاراستە کردووە و ئێمە کردمانە زمانی ئینگلیزیش بۆ سەرجەم قۆنسڵ و نوێنەرانی وڵاتان دەنێرین کە لە هەرێمی کوردستان داوە جگە لەوەش چەند ڕێکخراوەکی نێودەوڵەتی هەیە لە هەم لە وڵاتی سویسرا و ئەمریکا چەند ڕێکخراوەکی نێودەوڵەتی ئێمە هەماهەنگیمان هەیە ئەم راپۆرتیان ئاراستە دەکەین. بەداخەوە ینی ئەمە وەکو ئاماژەم پێ کرد 25 ڕۆژنامە نووس کە لە سەرەتای ئەو مانگا بەبێ هۆکار ینی دەرکراون ئێمە سەردانی شخصی وەزیری کاروباری کۆمەڵات چێستا خانمان کرد کە پێمان وتم چەند حاڵەتێکیەوە هەیە چۆن بتوانین چارەسەر کە پێکەوە هەماهەنگی بکەین بەداخەوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تا ئێستا ینی وەڵامی ئێمەیان نەداوەتەوە کەمە بتوانین چۆن دانیشتنێ بکەین گفتوگوێشی کراوە بکەین کە پێکەوە دەست لەسەر ئەو برینانە دابرین هۆکارەکەی چیە بە تایبەتی بۆ ڕۆژنامە نووسان بۆ ئێوە زۆر زەرورە دەستەبەری کۆمەڵاییتان هەبیتن بۆ ئەوەی لە داهاتوودا هەر پێشێلکاریەک لە دەستگایەک کە ڕوبەڕووتان بێتەوە ئەو بیمەی کە وەزارەتی کاروبار حکوومەتی هەرێمی کوردستان دابین دەکا مافی ئێوە ناخورێتن و لە داهاتووشدا ئەگەر ئێوە فەرمانبەری هەمیشەیی نەبن ئێوە لەو دەستەبەری کۆمەڵایەتیە دەتوان خانەنشین بکرێتن بۆ ئێمە هەوڵ دەدەن ئێوە زۆر فشار لەسەر دەستگایەکەی خۆتان بکەن بۆ ئەوەی بتوان بیمەتان بۆ دروست بکەن. ئەمە هیچ هەماهەنگێکمان لەگەر سندیکای ڕۆژنامە نووسان نییە بەداخەوە ینی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان خۆتان دەزانن نزیکەی 10 ساڵە زیاتر کۆنگرەی نەکردووە بۆ ئێمە چاوەڕێ ئەکەین داوا لە حکوومەتیش دەکەین زوو فشار بخاتە سەر سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بۆ ئەوەی بتوانێت کۆنگرەی خۆی بکاتن بۆ ئەوەی وەزێکی گەنج بێنە شوێنەکان بۆ ئەوەی کە بتوانن ئەو فراغا ئەو فەوزایی کە ئەعلامی هەیە کە بتوان بە زووتری کات چارەسەر بکات. ئەمە وەکو ئاماژەم پێ کرد سەبارەت بە قەرەبووکردنەوە ئێمە ناتوانین قەرەبوو ئێوە بکەین بەس بەڵام ئەمە دەتوانن فشار دروست بکەینەوە وەکو ئەمڕۆ بە دەستەی مافی مرۆڤمان دکتۆرە مونا بەڵێنی پێدان کە بە دووادا چوون بکە سەبارەت بە ئەو 25 ڕۆژنامە نووسە کە نانبەر کراون بەداخەوە بە میزاجی شخصی ڕۆژنامە نووس دەنێرێتە ماڵەوە بەبێ ئەوەی هیچ مخالفەتی بکاتن بۆیە دڵنیام لەوەی دکتۆرە مونا زۆر جددیە لەسەر ئەو کێشەیە و دڵنیاشم لەوەی چارەسەرێکی گونجاو بۆ دەمێتەوە بە نسبەتی ئێمە کۆنتاکمان لەگەڵ زیاتر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیە نەوەکو ڕێکخراوە لۆکاڵیەکان لە هەرێمی کوردستاندا. زۆر سپاس.